لەوەی ئەو کەسە کێیە کە نوێژ دەکات و دەچێتە دۆزەخ. لەوە چە بەلای جەنابتەوە سەیر بێ، چونکە کاتێک کە گومانمان نییە لە چوونی کافران بۆ دۆزەخ کە یەکەم سیفەتیان ئەوەیە لە ژیانیان سوزدەیەکیان بۆ خوا نەبردووە. ما سەلەکەکم فی سەقەڕ قالوا لەم نەکو من المصەلین. دۆزەخیەکان دەڵێن ئێمە کە هاتینە سەقەری جەهەنەم ئەوە بوو یەکەم خاڵێک کە تێمانە بوو بریتیە لەم نەکو، نەک لەم نەکون، لەم نەکو لە ژیانمانە یەک جار نوێژمان بۆ خوا نەکردووە. کافر بووین بە نوێژ. ئەوانەی تر نوێژیان کردووە لە دنیادا نوێژ خوێن بوون بەڵام دەچنە دۆزەخەوە. یەکێ لەوانە منافقەکانن إذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا. کە هەڵدەستن بۆ نوێژ زۆر تەمبەڵ و تەوەزەلن، لەبەر چاوی خەڵک دەیکەن. ئەگە کەسی لێ نەبێ نوێژ ناکەن، ئەگە چاویان لە خەڵک بێ دێنە ڕیزەکەەوە دەیکەن بۆی خەڵک نەڵێن نوێژ ناکەن و مسڵمان نین. واتە بڕوایان لە دڵەوە بەخوا نییە بەڵام نوێژیش دەکەن لە دنیادا. وەکو منافقەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم وە کە تا کۆتایی جیهانیش هەر دەمێننەوە. کۆمەڵێکی تریان نوێژ دەکەن منافقیش نین بەڵام فێر نەبوون و ناشیانەوە فێر بن و گوێژ لە خەڵکانێک ناگرن کە ئامۆژگاری خێریان دەکا. وەکو لە حەدیثەکەی ڕابردوودا باسمان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ جار بە کەسێکی فەرموو ئیرجع فەصەلی فەئینەکە لەم توصەلی، بگەڕێەوە نوێژەکەت بکە چونکە ئەوە نوێژ نەبوو تۆ کردت. ئەو نوێژەی کردت کە ئاوا بە پەلەپەل دەڵێ الحەمد لله رب العالمین اهدنا الصراط المستقیم غير المغضوب عليهم، فاتحە نیوەی دەپەڕێنێ. لە ڕکوع و سوزدەیە هێشتا هیچ لەشی لە جوڵە نەکەوتەوە هەڵدەستێتەوە، بینی سوزدەکان هەر پشتی ڕاست نەبووەوە دەچێتەوە سوزدە، وەکو ئەوەی نەیکرد بێ وایە. واتە نوێژی کردووە بەڕاستیش کردوێتی بەڵام بەو شێوەیە نەیکردووە کە شەریعەت فەرموویەتی. ئەوەش جۆرێشکە لە نوێژ نەکردنە کە دەچێتە دۆزەخ.